خۆشەویستانی کورسات و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە ئامادەین بۆ ئەوەی پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش بکەین. سەرەتا بە پێی ئەو ڕاگەندراوی وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان کە سبەینی یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە بە ناوی خۆم و سەرجەم هاوکارانم لە کۆنتترۆڵ و لە ستافی بەرنامە و دەستگای میدیایی کورسات پیرۆزبایی هاتنەوەی مانجی پیرۆزی ڕەمەزانتان لێ دەکەین. ئەوەی کە ئێمە دڵخۆش دەکا گەلی کوردی موسڵمان بەو پەڕی عەقیدە و بەو پەڕی دڵپاکیەوە پێشوازی لەو مانگە پیرۆزە دەکات. هیوادارین خوای گەورە دەرفەتی ئەومان بۆ بڕەخسێنێ بۆ سەر جەمگەلانی موسڵمان و بە تایبەتیش گەلی کوردی موسڵمان کە بتوانین بەو پەڕی ڕەزامەندی خوای گەورەوە پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان بکەین و بتوانین بیکەینە مانجی عیبادەت و تۆبە و لێخۆشبوون لە گوناح و تاوانەکان و ئاشتبوونەوە و هەروەها خێر و خێرات ئەوانەی کە لە ماڵی خۆیان شتێکیان زیادە و خوای گەورە شتێک زیاتری پێبەخشیون داواکارین کە خوای گەورە دەرفەتی ئەوە بڕەخسێنێت ئەو ماڵانەی یان ئەو کەسانی کە هەژارن و بە هەر هۆکارێک بێ ناتوانن سفرەکانیان بڕازێنەوە هاوکار و هەمانگ بین وەک چۆن لە ساڵانی ڕابردوودا کراوە و ئەوانەی بازرگانن نرخ و شتومەک لەسەر هاوڵاتیان زیاد نەکەن و ئەوەندەی بتوانن دڵ و ڕۆحیان لای خوای گەورە و فەرمایشتەکانی خوای گەورە بێ بۆ ئەوەی ئێمە نەکەوینە شتێک کە دژایەتی ئەم مانگە پیرۆزە بکەین و ببێتە مای خێر بۆ گەلەکەمان و سەرجەم موسڵمانانی جیهان. ڕەمەزان بەخێر بێت و ئینشاڵڵا مانگێکی پڕ خێر و خۆشی و سەلامەتی و ئاشتەوایی و دڵپاچی ئەبێت. ئەمە تەوەری بەرنامەکەمان نییە بەڵام لەناو دڵ و دەروونماندا هەمیشە هەیە. هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی قارەمان و خۆنەویست بە درێژایی وێستگە جیاجیاکاندا سەلماندویانە کە هێزی پێشمەرگەی کوردستان هەمیشە ڕۆح لەسەر دەست و جان لەسەر دەست پارێزگاری لە خاک و خەڵکی کوردستان دەکەن. ئەوەی کە لە ڕابردوودا نیشانیان داوەمایی هەموو ڕێز و تەقدیر و خزمەتێکن. ساڵانێکی زۆرە ئەمریکا و هاوپەیمانان لە هەوڵدان یان هاوپەیمانان لە هەوڵدان کە هێزی پێشمەرگەی کوردستان یەخەن. ئێستا پرۆسەکە لە چوارچێوەیەکی جددی و کردارەشیدایە. چۆنچۆنی یان پلانەکان گەیشتۆ بەچێ، هەوڵەکان گەیشتۆ بەکوێ، کردارەکان گەیشتۆ بەکوێ بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و خزمەتکردنی ئەو هێزە تێکۆشەرە. ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە کاتێکدایە کە ناوچەکەش و عراق و دەوروبەریشی وارێمی کوردستان و دەوروبەریشی لە مەترسی بە دوور نییە. ئینشاڵڵا هیچ مەترسێک ڕوونادات بەڵام هەموو شتێکیش واریدە کە ڕووبدات لەبەرەوەی ناوچەکەمان بە قۆناغێکی سەخت و ناهەمواردا تێدەپەڕێت. ئەم بابەتانە و کۆمەڵێک بابەتی دیکە لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەر شارەزای بواری سەربازی کە بەڕێزیان ساڵانێکی زۆر لە وەزارەتی پێشمەرگە و لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان خزمەت و خەباتی کردووە تاوتوێکەین بەڕێزیان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. بەڕێز فەریق جەبار یاوەرم کاتت باش، سڵاو لێبێ، سوپاس بۆم دەرفەتە. من سەرەتامەوێ بەپێی ئەو هەماهەنگی و ئەوانەی ئەگەرچی لە ناو وەزارەتی پێشمەرگەژنیت هەتا ئەم ڕێخستنەوەیە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ قوربان، پێشەکی پیرۆزبایی جەژنی هاتنی بڵێن مانگی ڕەمەزانی پیرۆز لە گەلی کوردستان بەگشتی گوشت مسلمانان پیرۆز دەکەم، بە تایبەتی لە هێزەکانی پێشمەرگە و پاراستنی هەرێمی کوردستان لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە کەمەندامانی هێزەکانی پێشمەرگە و گشت هێزەکانی هەرێمی کوردستان لە کەسوکاری ئەو کەسانەی کە تا ئێستا هەندێکی بڵێن ئەندامانی خێزانیان بێسەر و شوێنن کە لەم مانگە ڕەمەزانە داوا لە خۆی گەورەگەین کە بڵێن بە زیندوی بگەڕێنەوە بۆ ناو
ماڵ و منداڵی خۆیان. دیارە پرۆسەی بڵێ یەخستنی هێزەکانی پێشمەرگە توانم بڵێم وەکو جاران کە چەند جارێک باسم کردووە لە دوو قۆناغا ئەو یەخستنە دەستی پێ کردووە. قۆناغێک دوای بڵێن دامەزراندنی یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو ساڵی 1992 ینی پاش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکەمین پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە لەشکری یەکگرتووی کوردستان دروست بوو. بەڵام بەو هۆکارانەی کە نامانەوەی باسی ئەو زەمەنە بکەین دوای 4 ساڵ یەکترازانێک دروست بوو. دوای ئەوە قۆناغی دووەمی دەستپێکردنی یەخستنی هێزەکانی پێشمەرگە لە ساڵی 2010 دەستی پێکرد. پاش ئەوەی کە هەردوو حکوومەتی بڵێن لە سلێمانی هۆلێر یەکیان گرد و پەرلەمان دەستی کرد بە کارەکانی خۆی جارێکی تر پرۆسەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە دەستی پێکردەوە جارێکی تر. طبعاً قۆناغی دووەمەکە بە هاوکاری سەرەتا هەندێک ڕاوێژکاری ئەمریکی بوو کە بەردەوامی لە وەزارەتی پێشمەرگە بوون، بەڵام لە دوای ساڵەکانی 2017ەوە بەتایبەت ئیتر ئەو کاتە کۆمەڵێکی ڕاوێژکاری وڵاتی جیاجیایی هێزەکانی هاوپەیمانان کە ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا و دوایی هۆڵەندا بە شێوازێکی فەرمی بەشداریان کرد و سەرپەرشتیە و پرۆسەیان نەکردیان هەماهەنگیان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کرد و ئەو کاتە کە بە ڕۆبەرایەتێکی چاکسازی بە شێوازێکی فەرمی لە وەزارەتی پێشمەرگە دامەزرا. ئەوەش طبعاً دوای ئەوەی چەند پرۆژەیەکی بڵێن چاکسازی و ڕیفۆرم و یەخستن هەبوو. ئەوە بوو یەکێک لە پرۆژەکان ئەو کاتە من ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بووم بەڕێز خوالی خۆش بوو جەنابی کاکەریم سنجاری بە وەکالەت وەزیر بوو ئێمە پرۆژەیەکمان پێشکەش کرد لە نزیکەی 16 خاڵ و دوایی پرۆژەیەکی ئەمریکی و بریتانی و ئەڵمانی ئەمانە هەمویان تێکەڵ کران و یەک پرۆژەیەکی 36 خاڵی ئامادەکرا بۆ پرۆسەی ڕیفۆرم لە هەموو جومگەکانی وەزارەتی پێشمەرگە کە یەکێکیان مەسەلەی یەخستنی هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان. دیارە لەو کاتەوە ئەو پرۆسەیە دەستی پێکردو. ڕاستە لە 2010 ئەو کاتەی بەڕێز جەنابی شێخ جعفەر کە وەزیری پێشمەرگە بوو، یعنی یەکەمین بڵێن هەنگاوی یەخستنی هەردوو وەزارەتی پێشمەرگەی سلێمانی و هەولێر کە بەڕێزی بوو بە وەزیری پێشمەرگەی ئەو وەزارەتە یەکگرتووی لە هەولێردا ئەو کاتە ئێمە نزیکەی 3 ساڵ یعنی تا پێش شەڕی داعش نزیکەی 12 لیوە وەزارەتی پێشمەرگە یەک خران جگەل لە بڵێن یەخستنی میلاکی ناو وەزارەتی پێشمەرگە و پێشتر پێشینەیەکی هەبوو لە ساڵی 2006ەوە لەسەر فەرمانی ڕەوانشاد سەرۆک مامجەلار و بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی بەڕێککەوتنی هەردوو لایەن لیژنەیەکی باڵا دروست بوو کە لەلایەن بڵێن وەزارەتی سلێمانیەوە بەندە سەرۆکی لیژنەکە بووم لەگەڵ کۆمەڵێکی برای ئازیزی ئەفسەرم و لە لای هەولێرشەوە بەڕێز جەنابی فەریق شێروان بوو لەگەڵ کۆمەڵێکی ئەفسەر کە ئێمە توانیمان لە 2006ەوە تا 2010 کۆمەڵێکی هەنگاو بۆ بڕین مەسەلەن کۆمەڵێکی ڕێنماییمان یەخست کۆمەڵێک پێویستی چۆنیەتی پێکهێنانی وەزارەتی یەکگرتووە میلاکەکە چۆن بێ چۆن وردەوردە یەکەکان ڕێکخەین ئەمانە هەمویان پێشەکی دەستی پێکرد. بەڵێ ئێستا باسی فەرقە ئەکەن تەشکیلکردن و دوو دەڤەر و دەڤەر یەک و دەڤەری دوو نەک دوو دەڤەر دەڤەر یەک و دەڤەری دوو و لە چەند فەرقەیەک ئەمە چۆن چۆنیە بەڕێز فەریق جەباریاوەر؟ بەڵێ خۆی بە حەقیقەت پێشتر وەکو باسم کرد ئەوە بوو کە وەرگرتنی لیوا لە یعنی هەنگاوی یەکەم ینی هەنگاوی یەکەم یەخستنی هێزەکانی پێشمەرگە لە دوای ساڵی 2009 ینی و لە 2010 دەستی پێکرد ئەوە بوو کە یەکەمین جار بڵێن ناو وەزارەتی پێشمەرگە یعنی میلاکی ناو وەزارەتی پێشمەرگەمان یەخست ئێتر لە بەڕێز وەزیرەوە هەتاکو بریکاری وەزیر و دوای سەرۆکی ئەرکان و ئەمینداری گشتی و ئەمجا بەڕێوەبەرێتەکانی ناو وەزارەت ئەوە ڕێکخرا کە ئەوانە لە میلاکی 1970 هێنران بۆ ناو وەزارەتی پێشمەرگە و تێکەڵ کران. دوای ئەوە دەستکرا بە لیواکان یعنی هەنگاوی یەکەم لیواکان بوون. لیواکان بڵێن
لە هێزەکانی هەفتا و لە هێزەکانی هەشتا تێکەڵعکرا هەر لیوایەک بە نیوە نیو بە نیو لە هەردوو هێزەکان و ئەو کاتە مەسەرەن ئەو لیوایانەی کە فەرماندەی لیوا لەلایەن هەفتا بووایە جێگرەکەی لەلایەن هەشتا بووە ئەگەر فەرماندەی لیوا لەلایەن هەشتا بووە جێگرەکەی هەفتا بووە و ئیتر فەوجەکانیش بەو شێوازە ئەو کاتە لیوا بە لیوا بەڵام لە دوای ساڵی 2018 بە ئیتر بە حەقیقەت ئەو کاتە ئێمە دیسان پرۆژەیەکمان پێشکەش کرد بە تایبەتی لای مینداتی گشتیەوە کە بەندە بڵێن پرۆژەیەکم پێشکەش ئەوەڵجار بە فەرماندەی هەفتایی کردووە سوپاسەوە پەسەندیان کرد دوایی پێشکەش بە وەزارەتی پێشمەرگە کرا و لە پاشان پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم کرا کە پەسەند کرا ئەوە بووە کە ئێمە هەموو هێزەکانی پێشمەرگە دابش بکەین یعنی لە خوار وەزارەتەوە یعنی لە خوار سەرۆکایەتی ئەرکانی وەزارەتی پێشمەرگەوە هەموو یەکەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دابشکەین بەسەر دوو فەرماندەیی دەڤەر یعنی بە عەرەبی دوو قیادەی منطقە مەسەلەن هەولێر و دوهۆک و ناوچەکانی لای مووسڵ بکەینە فەرماندەییەک و ناوچەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و کەرکووک بکەینە دەڤەرێک و دوایی بین ئەو لیوایانەی هێزەکانی پێشمەرگەی هەفتا و هەشتا و ئەوانەی وەزارەت بخەینە ژێر ئومرەی ئەو دەڤەرانە بە شێوەی فرقە یعنی هەموو فرقەیەکی سەربازی لە نێوانی 3 تا 5 لیوا پێک بێ دوایی هەموو دەڤەرێک لە نێوانی 7 تا 8 فرقە پێک بێ و دوایی بشتە ژێر فەرماندەیی ئەو دەڤەرانەوە یعنی ئەو قیادە ناوچەیانەوە و ئەو قیادانە ببەسرێتەوە بە وەزارەتی پێشمەرگەی کوردستان ئێستا طبعا ئەمە قۆناغی کۆتاییە یعنی ئێستا ئەو قۆناغی طبعا وەکو باسم کرد دوای ئەوەی کە پەسەند کە ئەو پرۆژەیە دەستکەدا بە ئیشکردن بۆ ئایا میلاکی فرقە چۆن دەبێ ئایا دوای میلاکی دەڤەر چۆن دەبێ میلاکی ئەو قیادە ناوچەیە چۆن دەبێ ئێستا لەم چەند ڕۆژەی دوایی کۆبوونەوەکان لەسەر ئەوە بوو کە پاش ئەوەی فەرمانی دەڤەرەکان دەرچوو و فرقەکانیش پێکهاتن ئەوەیە کە دەسەڵاتەکانی ئەو قیادەی ناوچەیانە چێ بێ ئەو دەڤەرانە چێ بێ یعنی دەسەڵاتیان لە ڕووی یاسایی و لە ڕووی کارگێڕی و لە ڕووی دارایی چێ بێ دیارە ئەوە لە ژنەیەکی باڵا دامەزرا بۆ لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران و چەند کۆبنوویەکیان ئەنجامدا و ئەو لیژنە هاوبەشە گەیشتا ئەوەیە کە دەسەڵاتەکان لە ڕووی یاسایی و لە ڕووی کارگێری و لە ڕووی داراییەوە دیاری بکە و ئەوە ئینشاءڵڵا تر ئەو دەڤەرانە دەکەونە بەڵێن بواری جێبەجێکردن و کارکردن ئەو کاتە ناوی هەشتا و هەفتا نامێنێ بەڵێ بەڕێز فەریق جەباریاوەر ئەکرێ بڵین مەسەلەن بوو بە پرۆسەیەکی حتمی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و ئیدی هەمووی لە چوارچێوەی فەرمانەکانی وەزارەتی پێشمەرگی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەبێت تەواو ئەگەرچی لە تەفاسیل و ناوەڕۆکیشدا ئەکید مەسەلەن هەر پێشمەرگەیەکە دوجار ئەندامێکی هەرێمی کوردستانە ئاساییەکێتی بێیان پارتی بێیان هەر هێزێکی سیاسی بێ لە ناو دڵ و دەرونی خۆی وەکو تیمە بەڵێ بێگومان جاران جگەل لە وەزارەتی پێشمەرگە کە کۆمەڵی پێکهاتەی هەبوو هەم لە ناو وەزارەت و هەم لە ناو لیواکان کە وەزارەت سەرپەرشتی ئەو لیواویەکانەی دەکرد لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دوو پێکهاتەی تر هەبوو کە پێکهاتەی هەفتا بوو لەگەڵ پێکهاتەی هەشتا بوو ئەوانیش کۆمەڵێکی پێکهاتەی فەرماندەیی ناو هەفتا و هەشتا هەبووە و لەگەڵ کۆمەڵێکی لیوا و یەکەی تایبەتی خۆی هەبوون ئەوانە بە حەقیقەت پێشتر بەس تەنها لە ڕووی داراییەوە یعنی لە ڕووی پێدانی موچەوە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە کە بڵێن ڕەزامەندی ئەدرا و هەموو ساڵێک بە فەرمانی وەزیر هەموو دەسەڵاتەکان ئەدرا بە فەرماندەی هەفتا و هەشتا بەڵام ئێستا ئیتر لە ڕووی کارگێڕی و لە ڕووی یاسایی و لە ڕووی داراییەوە بە تەواوەتی ئیتر هیچ یەکەیەکی هەفتا و هەشتا نامێنێ ئەمانە هەمووی ئەشتن ژێر ڕچێفی وەزارەتی پێشمەرگە و ئیتر وەکو چۆن بڵێ
یەخستنی فەرماندەییە پێڵەن لە عەربی تەوحیدی قیادەیە بەڵێ. ئیتر ئەوە وەزیر هەیە دوای وەزیر بریکار و سەرۆکی ئەرکان و ئەمینداری گشتی و دوای ئەوە ئەبێتە فەرماندەیی دەڤەرەکان و دوای ئەوە ئەبێتە فڕقە و دوای ئەوە ئەبێتە لیوا و دوای فەوج یعنی ئێستا پێکاتەکان هەموو ڕەبت کراون بە ئەوەی بزانی بەڕێز فەریق جەباریاوەر ئەمریکەکان و هاوپەیمانان ڕەزامەندن لەسەر ئەو بابەتە ینی دڵیان خۆش ینی خۆشحاڵن بەوە کە ساڵانێکی زۆر لەسەر ئەو بابەتە مەسەلەن خەبات و تێکۆشانیان کردووە. وەکو باسم کرد بە تایبەت لە دوای ساڵی بڵێن 2017ەوە و ئەتوانم بڵێم لە 2010 بە فعلی ئەوان بە شێوازێکی فەرمی بەشدارن و بە چاودێرن و سەرپەرشتی ئەو پرۆژەی هەم ڕیفۆرم هەم یەخستنەکەن چونکە یەخستنی هێزی پێشمەرگە بەشێکی پرۆژەیەکی گەورەیە کە پێڵێم پرۆژەی ریفۆرمی چاکسازی ینی چاکسازی ناو هێزەکانی پێشمەرگە تەمان جگە لەو پرۆژەی وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمیش بڵێن ئەو کاتە یاسایەک یان بڕیارێک دەرچوو دەربارەی بڵێن ریفۆرم لە هەموو حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەشێکی سەر بە وەزارەتی پێشمەرگە بێگومان ئەوان کە بەشدار بوون لەو پرۆسەیە پێیان خۆشە کە پرۆژەکە بگاتە ئەنجام چونکە ئەوان پشتیوانیان دەکرد هاوکاریان نەکرد بڵێن بە هەموو توانای خۆیانەوە چ بە تایبەتی زۆر جار هەیە لە ڕووی مادیەوە بڵێن پشتیوانی هێزی پێشمەرگەیان کرد و لە کاتی شەڕەکاندا بینیمان لە ڕووی عیتادەوە سیلاحەوە پشتیوانی ئاسمانیەوە جگەل لە ڕووی خولی مەشقەوە ئەوانە هەمویان هاوکاری هێزی پێشمەرگە بوون لەبەرەوە پیان خۆشە بە تەواوەتی ئەو پرۆسەیە بڵێن جێبەجێ بکرێ بە تایبەت وەکو ئەزانین ئەو ڕێکەوتنی لە نێوانی عێراق و لە نێوانی هێزەکانی هاوپەیمانەتی شەڕدەجی داعش ئەوەیە کە بە پێ ڕێکەوتنی عێراق و ئەو وڵاتانەوە بە تایبەت ئەمریکا 2006 ئیتر کۆتایی دێت یعنی کاری بەڵێ 2026 یعنی مەسەلەن کاری هێزەکانی هاوپەیمانەتی شەڕدەجی داعش لە عێراقدا کۆتایی دێ بە یەکجارێکی ئێستا لە عێراقدا لە ناوەڕاست و خوارەوە کۆتایی هاتۆ بەڵام ئێستا بەس لە هەرێمی کوردستانە هێشتا بنکەکانیان و ئەو کارەیان ماوە بەڵام تا کۆتایی 2026 ئیتر ئەوان عێراق بەجێ هەڵن چونکە ئەو ڕێکەوتنیان لەگەڵ عێراق کۆتایی دێت لەبەرەوەی ئەوانیش هێزەکانی هاوپەیمانان و بە تایبەت ئەمریکاش پێیان خۆشە کە ئەم پرۆسەیە کۆتایی بێ ینی ئەوەی ئەوان دەستیان پێ کردووە لەگەڵ ئێمەدا کۆتایی بێت وەکو باسم کرد پرۆسەکە لە ڕووی میکانزمی یاسایی و کارژێڕی و لەگەڵ دارایی یەک خراوە بەتەواوەتی ئێستا لە هەموو وەزارەت ئەبی یەک وحدەی حسابی هەبوو جاران وحدەی حسابی هەفتە هەبوو وحدەی حسابی هەشتا بوو یعنی یەکەی دارایی هەشتا بوو هی وەزارەتیشەوە جاران یەکەی کارژێڕی هەفتە بوو یەکەی کارژێڕی هەشتا بوو یەکەی کارژێڕی وەزارەت بوو جاران فەرماندەیی هێزی پێشمەرگەی هەفتە بوو فەرماندەی هێزی پێشمەرگەی هەشتا بوو لەگەڵ وەزارەت بوو ئێستا ئەمە هەموو یەک خرا یعنی ئەمانە لە ڕووی فەرماندەی ئۆپەراسیۆنەوە لە ڕووی دارایی و کارژێڕی و یاساییەوە یەک خراوە وەکو میکانزم ئێستا گرنگترین شت کە ئەبێ لە دوای ئەوەدا ئیتر چۆنیەتی ئێمە بتوانین پەروەردەی ئەو هێزانەی پێشمەرگە بکرێ لە ڕووی عەقیدەی قیتالیەوە یعنی لە ڕووی بیرروباوەڕی جەنگیەوە دەبێ بیرروباوەڕی جەنگی هەموو یەکەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان یەک بخرێ کە هەموو ئەندامێکی ئەو هێزی پێشمەرگەی کوردستانە لە پێشمەرگەیەکەوە هەتا بەرزترین پلەکە ئەکا فەریقی یەکەم ئەبێ هەمووی ئەوانە فەرمان لە حکومەت وەرگرن یعنی تر فەرمان لە حیزب وەرنەگرن فەرمان لە وەزارەتی پێشمەرگە و لە فەرماندەی گشتی کە بەپێ یاسای سەرۆکایەتی هەرێم فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە سەرۆکی هەرێمی کوردستانە یعنی ئەوە ئەو کاتە یەخستنی فەرماندەی هێزە چونکە گەورەترین سەرکەوتن بە هەموو هێزێکی سەربازی لە دنیادا
یەخستنی فەرماندەیی ئەو هێزە، یعنی یەخستنی قیادەی ئەو هێزە، چونکە تەعەدودی قیادە یعنی زۆری فەرماندەیی خراپە بۆ هێزی سەربازیدا، یعنی ناتوانیت بە چاکی ئەو هێ سەربازی بڕەوە. ئەمجا لەبەرەوە دەبێ ئێستا ئەو واب ئیتر ئیشەکان تەرکیز لەسەرەوە بکەیت کە یەخستنی بیرروباوەڕی جەنگی جەنگاوەرەکانی پێشمەرگە بکرێ بۆ ئەوەیە کە هەموو کەسێکیان هەڵگری ئەو بیرروباوەڕە جەنگێ بێ کە ئەو جەنگاوەرێکی نیشتیمانە، ئەو پێشمەرگەیەکی کوردستانە، پێشمەرگەیەکی پاراستنی ئەو وڵاتەیە، ئیتر پێشمەرگەیەکی پاراستنی حیزبێکی سیاسی نییە یان پێکاتەیەکی عشایری نییە یان کەسایەتیەکی نییە یان هێزێک نییە، بەڵکو ئەبێ ئەو بیرروباوەڕە جەنگێ هەمووان پەروەردە بکرێ بەو شێوازەی کە ئەو جەنگاوەرێکە پێشمەرگەیەکە کوردستان ئەپارێزیە، بەرژەوەندی باڵای کوردستان ئەپارێزێ. بەڵێ بەڕێز فەریق زەباریاوەری خۆ تەزانین بەسەلەن ئەوە ناشارێتەوە کە هێزەکان لە لێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا دابەش بوون. ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی چی بوو بۆ ئەوەی کە پرۆسەکە خێراتر بێ و هەرێمی کوردستان و تەواوی هێزی پێشمەرگەی کوردستان لەناو چوارچێوە یەک فەرماندەیدا کۆ ببێتەوە و ئەو قسەی کە زۆر جارە وتراکا کە مەترسیەکان بەردەوامن لەسەرمان پێویستمان بە هێزێکی پێشمەرگەی یەکگرە هەرچەندە پێشمەرگە قەت تەقسیری نەکردو کەم و کورتینە بۆ لە پاراستنی خاچ پیرۆزی کوردستان، بەڵام پێویست بەوە بۆ هەم لە ڕووی هاوپەیمانان هەم بۆ وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپی بە تایبەتیش ئەمریکا ڕۆڵی یەکێتی و ڕۆڵی سەرۆک بافڵ چی بووە؟ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ئەو کاتەی ڕەوانشاد سەرۆک مامجەلال ئەو کاتێک کە فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەی فەرماندەی گشتی هێزەکان پێشمەرگەی کوردستان بوو، یعنی یەکێتی بوو ئەو کاتە. طبعاً لەو کاتەدا کە ڕێکەوتن کرا لە نێوانی ڕەوانشاد سەرۆک مامجەلال و بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی کە ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بوو و ڕەوانشاد سەرۆک مامجەلال بوو بە سەرۆک کۆماری عێراق، ئێستاوە وێنەیەکی گەورە لە پشتی منەوە هەڵواسراوە. ئەم وێنەیە لەم ژوورە قەتدام نەگرتووە لە هەموو چاوپێکەوتنەکانم کە دێن سەیری ئەو وێناکەن. ئەو وێنەیە ئەوە ڕەوانشاد سەرۆک مامجەلال کۆبنەوەیەکی کرد بە هەموو فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هی یەکێتی سنووری ئێمە، هەموو فەرماندەکانی تایە، بەداخەوە هەندێکیان کۆچی دواییان کردویان شەهید بوون کە تیا نەبوو. لەو ئەو وێنەیە گەڕێتەوە بۆ ساڵی 2006 ئەو کاتە ئاگاداری کردین، وتی ئێمە ڕێککەوتوین لەگەڵ بەڕێز یعنی جەنابی لەگەڵ بەڕێز جەنابی کاک مەسعود ڕێککەوتوین کە ئیتر من فەرماندەی هێزی پێشمەرگەی یەکێتی نیم، بەڵکو بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان. لەبەرەوەیە بڕۆن بۆ لای جەنابی کاک مەسعود، ئیتر ئەو وەکو سەرۆکی هەرێم فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستانە. یعنی ئەمە خطابەکەی مامجەلال بووە پێش 20 ساڵ پێش ئێستا. بەڵێ 20 ساڵ پێش ئێستا. ئێستا ئێمە ساڵی 2026ین، ئەو کاتە ساڵی 2006 بووە کە من باسی یەکەم 6 بووە کە ئەوە وێنەکە لە پشتی منەوە. طبعاً دیارە هەمان وێنە هەیە بە هەمان ئەوانەی فەرماندەکانی یەکێتی و فەرماندەکانی پارتی لەم بەردامناوە هەر بۆ تاریخ ئەو چوین بۆ لای جەنابی سەرۆکی هەرێم کە بەڕێز کاک مەسعود بوو، لەوێ ئیتر ئەو نامەیەی یان ئەو ئەمرەی مامجەلالمان پێ ڕاگەیاند کە ئێمە ئیتر هێزی پێشمەرگە دەبێت یەک بخرێ و دەبێت ببتە یەک هێزێک و ئیتر وەزارەتی پێشمەرگە و سەرۆکی هەرێمی تر فەرماندەی ئەو هێزە بکەن. لەبەرەوەیە پێش 20 ساڵ لە ئێستایە ئەوە وەکوتم ئەمە بیرروباوەڕی یەکێتی بوو، ئەمە داخوازی یەکێتی بوو، ئەمە داکۆکێکردنی یەکێتی بوو لەسەر یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان. بێگومانیش هەتاکو ئێستش هەتاکو ئەم کاتەش خیتابی یەکێتی ئیتر بە سەرۆکەکەیەوە هەتاکو دوایەمین کەسی ناو یەکێتی ئەوەیە کە ئێمە ئیلتیزام بەوە بکەین کە یەکێتی داکۆکی کەرە لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستان هێزێکی یەکگرتوویە بێ. ئەو هێزە یەکگرتووە وەکو باسم کرد بەرژەوەندیەکانی کوردستان بپارێزێ، نەوەکو بەرژەوەندەکانی حزبێکی سیاسی بپارێزێ. بەڵێ وەکو بەڕێستان باستان کرد هەموو کەسێک لە کوردستان
چ پێشمەرگە بێت چه ئاسایش بێت چه پۆلیس بێت چه مۆزەفێکی حکوومەت بێت چه خەڵکێکی کاسب بێت لە بازار ئەمانە هەمویان ئازادن چونکە دەستوری عێراق ئەو ئازادیەی داوە ئەو بەپێی لە هەرێمی کوردستانش بە هەمان شێواز کە هەڵگری هەر بیر و باوەڕێک بن بێگومانیش ئەبێ هەموو ئینسانێک لەم وڵاتە نەلێرەش لە هەموو وڵاتانی دنیاش لە ئەمریکاوە تا رووسیا تا هەموو وڵاتانی دنیا هەموو خەڵکەکان ئازادن بەڵام بەپێی یاسای وەزارەتی پێشمەرگە نابێ لە ناو وەزارەتدا تۆ ئیش بۆ بەرژەوەندی حزبی بکەیت یان کاری حزبی بکەیت بەڵام لە دەرەوەی وەزارەتا تۆ ئازادی ئەبێ لە ناو وەزارەت و لە ناو یەکەکانی هێزی پێشمەرگە تۆ وەکو باسم کرد هەڵگری بیر و باوەڕێکی جەنگی ئەوە بیت کە تۆ جەنگاوەرێکی نیشتیمانی تۆ پێشمەرگەیەکی ئەم نیشتیمانەی و پارێزگاری لە بەرژەوەندی باڵای ئەم نیشتیمانەکە طبعا ئەمە فقط لەسەر هێزی پێشمەرگە ناچەپێندرێ لەسەر هەموو هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان ئەبێت بە پۆلیس و بە ئاسایش و بە دژە تیرۆر و بە هەموو ئەو جۆرە هێزانەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەبێ هەمویان طبعا بیر و باوەڕی جەنگیان ئەوە بێ کە ئەوان جەنگاوەرێکن لە نیشتیماندا ئیتر بە ناونیشانی جیاجیادا ئەم وڵاتە ئەپارێزن هەموو خەڵکی ئەم وڵاتە ئەپارێزن بە هەموو ڕەنگەکانیانەوە. بەڵێ زۆر باشە بەڕێز فەریب زەباریاوەریانی مەسەلەن جەنابیشت یەکێکی لەوانی کە خانەنشین بووی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا بە تایبەتی هەندێک زار جۆمان لەوە دەبێت کە هەندێک فەرماندەی زۆر تێکۆشەر و زۆر ئازا و زۆر باڵا هەیە مەسەلەن ڕەنگە لەو چوارچێوەیەدا بەپێی ئەو یاسایە جێگەی وەک پێویست نەبێت یان شوێنی وەک پێویست نەبێت ئەمە بۆ شخصیان بەرامبەر ینی با ڕوونتر بڵێم دژی شخصیان خودت بەڕاستی ئەو چەترەی کە هەیە ئەو یاسایی کە هەیە ئەو پلەبەندی کە هەیە مەسەلەن ڕەنگە گۆڕانکاری بەسەردات پێ ئێستا قسەیەکی ئەڵێن ئەوەی کە فەریق و لیوا و ئەوە بێت ینی تا ڕادەیەک جێگەی زۆر بە زەحمەتە بێتەوە تا ئەگا ئێستا زیاتر عەقید و تا عەمید مەسەلەن ڕەنگە بتوانێت لەناو ئەو چوارچێوە سەربازیەدا جێگەی ببێتەوە ئەمە وەکو ڕوونکردنەوەیەک بۆ خەڵک ئەمە دژایەتیکردنی کەسێک کە شخصێک کە شتێکیان چوارچێوەکە ئەو هەیە ئەمە پرینسیپە یعنی پرینسیپی هەموو بەڵێ پرینسیپی هەموو هێزێکی سەربازی یعنی میلاکی هەموو هێزێکی سەربازی نەوەکو بەس لە کوردستان بەڵکو لە عێراقی شەروایە و لە وڵاتانی چواردەوری شەروایە و لە وڵاتانی ئەوروپی شەروایە و لە وڵاتە گەورەکان یعنی تۆ کە هێزێک دیاریەکەی ملاکێکی بۆ دیاریەکەی ئەم ملاکە پەسەند ئەکرێ لەلایەن ئەنجومەنی وەزیران بێگومان ئێمەش وەکو وەزارەتی پێشمەرگە میلاکێکمان هەیە پەسەندکراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئەم میلاکە هەم عەدەدەکەی دیاریەکرێت چونکە ئێستا ئێمە میلاکی وەزارەتی پێشمەرگە 138,000 کەسە یعنی ئەمە دیاریک 138,000 وەندێک کە نزیکە 400 ئەوەندەیە طبعا ئەم میلاکە دابەش ئەبێ بەسەر چی دابەش ئەبێ لە وەزیرەوە هەتاکو دوایمین پێشمەرگەی یەکەکان بەپێ ئەو یەکانەی ناو وەزارەتی پێشمەرگە و دەرەوە وەزارەت طبعا ئەم یەکانەش میلاکیان هەیە یعنی ملاکی ئەفسەریان هەیە ئیتر لە ئەفسەری پلە خوارەوە یعنی لە پێشمەرگەیەکەوە تا نایب زابطەکانەوە هەتا ملازمە و ملازمە ئەوەلەوە ئیتر هەتا نەقیبەوە ڕائیدەوە هەتاکو مقدەمەوە عەقیدەوە عەمیدەوە لیواوە هەتا گاتە پلە بەرزەکان ئێمە کێشەکەمان ئەوەیە بە حەقیقەت یعنی نەبەس ئێمە وڵاتانی دنیا شەروایە عێراقی شەروا بوو بە هەمان شێواز بوو ئێمە بڵێن بەهۆی تێکۆشەرانی هێزی پێشمەرگە لە شاخەوە و بۆ ئەوەیە کە مافی خۆیان گرن بێگومان پلەی سەربازیان بۆ دیاریکراوە چونکە هەندێک تێکۆشەر هەیە ساڵانێکی زۆر لە شاخ بووە لەبەرەوە کە هاتوۆتە شار پلەیەکی بۆ دیاریکراوە لە بری ئەو خەباتەی کە لە شاخ بووە بەڵام لە ئێستادا ڕەنگە هەموو ئەو پلەدارانە جێگایان نەبێت لەو میلاکەی کە هەیە لە وەزارەتی پێشمەرگە چونکە ئەو میلاکە جارێک فەریقی یەکەمی دیاریکراوە فەریقی دیاریکراوە یعنی ژمارەکانیان عەمیدی لیوای دیاریکراوە عەمیدی دیاریکراوە عەقیدی دیاریکراوە یعنی ئەمانە هەمووی بەپێ ئەو میلاکە دیاریکراون لەبەرەوە بێگومان زیادەی ئەبێت بەڵام ئەو زیادەیە خۆمافی ناخورێ بەیانی ئەگەر ئستحقاقی خۆی هەیە
بە پلەیەکی بەرزتر خانەنشین ئەکرێ بە پێ ئەو پلەی خۆیە. یعنی ئەوە شتێکی زۆر ئاسایی و زۆر تەبیعی لە عێراقش بە هەمان شێواز بوو. عێراق کە سوپای نوێی عێراق دروست کرا لە دوای ساڵەکانی بڵێن 2005ەوە بە تایبەتی پاشەوەی سوپا هەڵۆشێنرایەوە بە بڕیارێکی برێمەر دوای سوپا دروست کرایەوە. طبعاً جەنگاوەرە عێراقیەکان تێکەڵ بە هێزەکانی عێراق کران وەکو هێزەکانی بەدر و ئەو هێزانەی کە هەبوونی مەجلسی ئاعلا. ئەوانش بە هەمان شێواز بڕیارێکە بوو زمانی خۆی بڕیاری برێمەر بوو هات دەمجی ئەو هێزانەی کرد لەگەڵ هێزە چەکدارەکانی زۆریان هەیە جێگایە نابووە بەڵام ئیتر کە پلەیەکی سەربازیان بۆ دیاری ئەکرا بە پێ خەباتی خۆیان و دوایی خانەنشین کران. لەبەرەوەی ئەمە مەسەلەکە شتێک نییە بەرامبەر بە کەسێک بەڵکو ئەمە خۆی نظامەکە وایە. یعنی نظامی پێکهاتەی بڵێن هێزەکان بەو شێوازە ئەمە پرینسیپە و دەبێ ئەم پرینسیپە جێبەجێ بکرێت. ناکرێ مەسەلەن تۆ مەسەلەن لە لیوایەک مەسەلەن لە فرقەیەکی سەربازی تۆ ئەبێ لیوایەکی سەرپەرشتی فرقەکە بکە نابێت لە لیوایەک زیاتر هەبێ مجموع یعنی جگە لە لیواکەی کە پلەی لیوایە و سەرپەرشتی فرقەکە دە لیوای ترش هەبێ لە ناو یعنی دە ڕوتبەی لیوای ترش هەبێ ئەمە ئەبێتە فائز ئەبێتە زیادە. لەبەر ئەوەیە ئەمانە سەرجەمیان خانەنشین نەکرێن کاک جەبار ئەوانە سەرجەمیان خانەنشین نەکرێن بێگومان سەرجەمیان ئەوانە خانەنشین نەکرێن ئیتر بە پێ ئەو پلەیەکە هەیە یان ئەگەر استحقاقی هەیە بە پلەیەکی بەرزتر بێگومان خانەنشین نەکرێت بەو پلەیەکە بەرزتر باسی و مافەکانی خۆی وەردەگرێت. باشە باسی هێزی پێشمەرگەی کوردستانمان کرد و باسی ئەو ڕێکخستنەوەمان کرد و ئەمە جێگەی فەخر و شانازی بەڕاستی پێشمەرگە و فەرماندە و سەرجەمەوانەی لەوێ بوون لە ڕابردووە تا ئەمڕۆ و داهاتوو بە شارەزای سەربازی خۆت بە تێگەشتنی سەربازی خۆت پێت وایە ئێستا مەترسی لەسەر هەرێمی کوردستانی هێشتا و لەسەر عێراقی هێشتا؟ بەڵێ بێگومان مەترسی هەر هەیە لەبەرەوەی ئێمە لە ناوچەیەکی دادەژین کە تا ئێستا هەلومەرجی ئاسایشی ئەو ناوچەیە جێگیر نییە. هێشتا کۆمەڵێکی هەڕەشەی گەورە هەیە لەسەر ناوچەکە. یەکەم ئێمە ماوەیەکە شەڕی غەزە کببووتەوە وەلەو بەتەواوەتی چارەسەر نەکراوە بەڵام ماوەیەکە کببووتەوە. ئەوە تەسیری هەبوو لەسەر هەموو وڵاتانی ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکێک لەوانە وڵاتی عێراقش بوو یعنی تەسیری لەسەر بوو. جگە لەوە شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل و دوایی ئەمریکا شاتە ناو شەڕەکەوە لەبەرەوەی ئەو شەر تەسیری لەسەر هەلومەرجی ئاسایشی ناوچەکە هەبوو. هەتاکو ئێستاکە هەلومەرجی سووریا بە تەواوەتی جێگیر نەبووە. یعنی پاش ئەوەی کە بەشار ئەسەد نەما و دەسەڵاتێکی تازە هاتە سەر حکومڕانی لە سووریا تا ئەم چەند ڕۆژەی پێشوش شەڕ و ئاژاوایەکی یەکجار زۆر تووشی خەڵکی ناوچەی ڕۆژاوا بوو کە بینیمان یعنی بڵێن هێرشێکی گەورە کرا پێشتر لەسەر ناوچەکانی عەلەویەکان بوو دروست بوو. هەتاکو ئێستا سووریا هەلومەرجی جێگیر نییە لە ڕووی ئاسایشەوە. هەتاکو ئێستا لوبنان بە هێشتا هەر شەڕە یعنی بە تایبەتی هەندێک ناوچەی بردومانەکرێ ناکۆکی هەیە لە نێوانی حزب الله و لە نێوانی ئیسرائیلە هەر هەلومەرجەکەی جێگیر نییە. تا ئێستا غەزە بڵێن بە تەواوەتی حەماس و ئیسرائیل ڕێک نەکەوتون ڕاستە کببووتەوە بەڵام هەتاکو ئێستاش هەر هەلومەرجەکەی بە تەواوەتی جێگیر نییە. تا ئێستا ئێران و ئەمریکا لە گفتوگۆدان کە ئێمە دەخوازین و داواکەین ئینشاءڵڵا بگەنە ئەنجامێک لە ڕێکەوتنێک بۆ ئەوەی ئاوک بکرێ بەو ئاگرێک لە ناوچەکەدا هەیە. هێشتا هەڕەشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ ئێران هەیە ئێرانش هەڕەشەکانی خۆشی هەیە. جگە لەوانش هێشتا داعش بە تەواوەتی لە ناو نەچووە. داعش هێشتا ڕێکخراوێکی تیرۆریستیە تا ئێسش ڕاستە توانایی کەمتر بووە لە بڵێن لە کردەی تیرۆریستی سەربازی لە عێراق یان لە سووریادا بەڵام تا ئێستا کۆمەڵێکی بەحساب ویلایەتی هەیە نەوەکو بەس لە عێراق و سووریا بەڵکو لە مەسر و لە لیبیا و لە یەمەن و لە ناوچەی ئەفریقا و تا ئێستا لە سۆسیال میدیا زۆر بەقوتە تا ئێستا کێشەی کامپی هۆل ماوە کە نزیکەی 50,000 کەسوکاری داعشی تایە تا ئێستا
شەی ئەو زندانیانە ماون کە ئێستا نزیکەی 5,704 کەسیان گواستۆتەوە بۆ عێراق، ینی ئەمانە کۆمەڵێکی کێشەن، ئەمانە هەڕەشەن لەسەر ئاسایشی ناوچەکە. بەڕێز فەریق جەباریاوەر مەسەلەن هێنانی ئەو زیندانیانەی داعش بۆ عێراق مەترسی نییە؟ بۆمبێکی تەوقیت کراو نییە؟ بێگومان لە هەر کوێ بن ئەو زندانیانە هێشتا ئەوانە مەترسین لەسەر ناوچەکە بە شێوازێکی گشتی و بە تایبەتی ئەمانە کۆمەڵێکی فەرماندەی بڵێن چەکدارەکانی داعش بوون و جگە لەوەش لە خاوەنی جنسیە یەک وڵات نین. ئەمانەی ئێستا ئەو 5,704 کەسەیە کە گوازراونەتەوە بۆ عێراق هیچ 69 وڵاتن. یعنی ئەوەی کە عێراقیەتیایە 460 کەسی عێراقیتیایە، بەس سووری 3544 سووریتیایە، ئیتر هین جۆرجیایتیایە، ئۆکرانیەتیایە، تونسیتیایە، مەسڕیتیایە، سعودیەتیایە، ئیماراتیتیایە، حتاکو ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا و هەموو وڵاتانەی یعنی خاوەن جنسی هەموو وڵاتانن. بێگومان ئەمانە مەترسین تا ئێستا. ئەگەر بە حقیقت عێراق بە حساب بەپێ لە دوانەکانی وەزیری دەرەوەی عێراق باس لەوە ئەکرا کاڵێ من لە گفتوگۆین لەگەڵ ئەو وڵاتانەی بڵێن ئەمانەی کە جنسی ئەو وڵاتانیان هەڵگرتووە، ئێمە گفتوگۆین لە گفتوگۆی داین لەگەڵ ئەو وڵاتانە بۆ ئەوەی بیان بنەوە وڵاتەکانی خۆیان، یان لێرە دادگایی بکرێن و تەسلیمیان بکەین، یان بیان بنەوە بەپێ یاساکانی خۆیان دادگایی بکرێن. خۆی لێرەدا بەڕاستی وەکو بڵێن مەتەڵێک هەیە یان لۆزێک هەیە لەو مۆزوعە. باشە ئەوەی کە ئەمریکیە بۆ نایبن و لە ئەمریکا بڵێن دادگایی بکەن، ئەوەی فەڕەنسیە بۆ فەڕەنسا نایباتەوە لە فەڕەنسا دادگایی بکە، ئەوەی رووسیە بۆ نایباتەوە رووسیا دادگایی بکە، ئەوەی جۆرجیە بۆ نایباتەوە، ئەوەی ئۆزبەکیە بۆ نایباتەوە لەوێدا، ئەوەی سعودیە بۆ نایباتەوە لە وڵاتەکەی خۆی دادگایی بکە، ئەوەی مەسریە بۆ نایباتەوە بۆ وڵاتی، ئەوەی ئوردنیە بۆ یعنی ئەمانە هی ئەو وڵاتانن. یعنی باشە بۆ تا ئێستا قبوڵ ناکەن ئەو وڵاتانەکە ئەم کۆمەڵە خەڵکەی کە خەڵکی ئەو وڵاتانن و گیراون بیان بنەوە لە وڵاتەکانی خۆیان لەوێ هەم دادگایی بکرێن و هەم سزا بدرێن. لەبەرەوەی ئێستا ئەمە مەترسیە. جگەل لە مەترسی ئەمان بە حەقیقەت ئەوەی کامپی هۆڵش تا ئێستا مەترسیە. یعنی کامپی هۆڵ ئەگەر ئەمان 5,704 کەسن کە ئێستا هێراوەتە عێراق، ئەوان نزیکەی 50,000 کەسن و شۆنەکەیان نزیکی سنووری عێراقە. یعنی ئەوانش کێشەیەکی گەورەیە ئەگەر ئەمانە بە چاکی بڵێن نەتوانرێ چواردەوریان بگیرێ و نەهێڵێ کەسیان لێ دەرباز بێ لەو کامپە. کەواتە ئێستا ئەتوانین بڵێن مەسەلەن بەم بەمانای ئەوە ناکە بڵێن مەترس بۆ خەڵک دروستکەین، بەڵام هێشتا خانەی نووسوی داعشیان ئەوە هەیە کە یان زمینیان بۆ لەبارە لە هەر شوێنێک بێت بە تایبەتی لەو منتیقانەی لێکدا بڕاون منتیقە دوورە دەستەکانیان، ئەوانەی کە هێز ئەمنیەکان بە تەواوەتی سەیتەریان بەسەردانی کۆنتڕۆلیان بەسەردانیە لە پڕ مەسەلەن هێزێک دروست بێ بتوانێت بەترسی دروست بکات بەڕاستی. بێگومان ئێستا لەم ماوەیەدا چەند بڵێن هەواڵێک بڵاو کرایەوە کە لە هەندێک ناوچەی ئەو چای قەرەچووغ و ئەو ناوایان لە هەندێک ناوچەی ئەوانەی نێوان دووز و کفریە هەندێکیان بینراون، بە تایبەتی ئەو هێزانەی پێشمەرگە لەوێ ئەو هەواڵانەیان بڵاو کردەوە. لەبەرەوەی هەندێکیان کەوتبوونە جمجۆڵ بەوەی ئەو وەزعایکایەوە. بێگومان سەرڕای ئەوەی کە بە حەقیقەت وەکو باسم کرد ئەگەر ئێمە سەیری ئامارەکان بکەین، یعنی توانای داعش لە عێراق و سووریا بە تایبەتی، یعنی لە ڕووی ئەنجامدانی کردەی تیرۆریستی سەربازی لەسەر عەرز زۆر کەم بۆتەوە. یعنی ئێستا لە ساڵی 2025 سەرتاسەری ئەو ساڵە لە ناوچەکانی ئەوەی ئێمە ئامارمان کردووە بە تایبەتی کوردستان و ناوچە دابڕێ لە ناوەکان، ئەوەی وەزارەتی پێشمەرگە ئاماری کردووە نەگەیشتوتە 20 کردەی سەربازی کە یەک شەهید هەبووە، یعنی لە هەموو ساڵەکە. ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە ساڵەکانی پێشتر، یعنی مەسەلەن ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی مەسەلەن 2018 دوای ئەوە کە ئیمارەتی داعش نەما لە عێراق و شام، مەسەلەن ئەو ساڵە نزیکەی 400 ساڵی 2018 460 کردەی سەربازیان هەبوو، نزیکەی 1800 کەستیا بڵێن کوژرا و بریندار و ڕفێنراوە بوو. یعنی توانایان کەم بۆتەوە. جگەل لەوەش هێزەکانی پێشمەرگەش
ئێستا باشتر مەشق کراون، ئێستا باشتر شارەزای بڵێن شەڕی تیرۆریستانی داعش بوون. هێڵی بەرگری کە دروست کرا لە ساڵی 2014 لە سنووری خانەقینەوە هەتاکو سنووری سووریا، یعنی لە سنووری ئێرانەوە لە خانەقین هەتاکو ناوچەکانی سنووری سووریا هێشتا ئەو محوەرانە ماون، یعنی ئەو شۆنانە و ئەو سنوورە ئەو هێڵە بەرگریە کە هێزەکانی پێشمەرگە لێ تەوزیع کراوە تا ئێستا ماوە، یعنی تا ئێستا هێزی پێشمەرگە ئەو ناوچانەی بەجێ نێشتووە. جگەل لەوەش عێراقیش هەوڵێکی زۆرەدا هێزەکانی عێراق بە تایبەتی بۆ تۆکمەکردنی سنووری نێوانخۆی و سووریا کە نزیکەی 600 کیلۆمەتر زیاترە، هەمووی دیواربەندی و تەلبەندی و کامرەی چاودێری و قوڵەی چاودێری داناوە لەسەر سنوورەکان و جگەل لەوەش لە ماوەی دواییدا هێزێکی زۆری نرد بۆ ئەو ناوچانە. یعنی ئەگەر بەراوردیشکەین بێگومانی توانای هێزە عێراقیەکان لە نێوانی ئێستا تا 2014 ئەو کاتێک کە داعش بەلار ئێستا زۆر باشترن. یعنی لەبەرەوەیە ئێستا هێزەکانی پێشمەرگە و هەموو هێزەکانی هەرێم لەگەڵ هێزەکانی عێراق لە ڕووی توانای جەنگی و کۆنتڕۆڵکردنی ناوچەکاندا زۆر باشترن و توانای داعش زۆر کەمترە، بەڵام هێشتا مەترسی هەر ئەبێ هەبێت لەبەرەوەی داعش بە تەواوەتی لە ناو نەبراوە. ئێمە توانیمانە ئیمارەتی ئیسلامی داعش لە ناو بەرین کە لە عێراق و شام هەیە لە ڕووی عەسکەریەوە، بەڵام لە ڕووی فکریەوە تاکو ئێستا هیچ پرۆژەیەکی جیهانی نییە چۆن بەرەنگاری فکری تیرۆریستی داعش بکەین. داعش ئێستا زۆر چالاکە لە سوسیال میدیا بۆ بڵاوکردنەوەی فکری تیرۆریستی داعش کە ئەوەش خەتەرێکی گەورەیە، مەترسیێکی گەورەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەریق جەبار یاوەر فەرماندەی و پێشمەرگەی دێرین و شارەزای سەربازی شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنی و شەمول ئاکتانەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ